بەڵێ دووبارام کاتتان باش هیوادارم لە خۆشی داون بەڕاستیش ڕەوشی سیاسی گۆڕانکاریەکان لە سووریا و لە ڕۆژئاوای کوردستان دەقە بە دەقە ئیتر بە ئاراستەکانیان دەگۆڕێن لە شوێنێکدا تەماشا دەکەی شەڕە لە دوای ئەوە تەماشا دەکەی کۆبوونەوەیە لە دوای ئەوە دیسا تەماشا دەکەی شەڕ دروست دەبێ و دێتە ئاراوە خۆتان دەزانن ئیتر دوو ڕۆژ بەر لە ئێستا وەفدێکی ئەمریکیەکان جاری یەکەم ئەتوانین بڵێن سەردانی ڕۆژئاوایان کرد و وەفدەکە ئیتر پێک هاتبوو لە تۆم باراک نێرەری دۆناڵد ترامپ بۆ کێشەکانی سووریا و هەروەها کۆنسۆلۆسی ئەمریکا لە تورکیا و لە هەمان کادا سەرفەرمانداری سوپای ئەمریکا سنت کۆم براد کۆپەر لەگەڵ سەرکردەی سەرفەرماندەی هێزەکانی سووریای دیموکراتیک مەزلوم عەبدی و لە هەمان کاتدا لە ناویدا ئیلهام ئەحمەد و ڕۆناهی عەفرین و ئەوانەشی تێدا بوون لەگەڵ ئەوانە هەمویان کۆبووە هەر لەو کاتەدا چی ڕوویدا هەر لەو کاتدا تەماشامان کرد لە ناوچەکانی حەلەب بە تایبەتیش دوو گەڕەکە کورد نشینەکان ئەشرەفیە و شێخ مەقسووددا شەڕ و ئاڵۆزیەکی بچووک دروست بوو لە نێوان هەردوو لایەنەکاندا لە ئەشرەفیە و شێخ مەقسوود هێزەکانی سووریای دیموکراتیک نین لەوێدا بە ئیتیفاق و پەیمانێکی پێشوو هێزەکانی سووریای دیموکراتیک لەوێ کشاونەتەوە بەڵام لە ناوخۆی هەردوو گەڕەکەکەدا هێزێکی ئاسایشی کوردی ماوە کە خەڵکی گەڕەکەکە دەپارێزن بەچی دەپارێزن بە کلاشینکۆف لەوێدایتر ئاڵۆزیەک دروست بوو و ئەو ئاڵۆزیە چەند سەعاتێکی خایان دوێنێ ئێوارە ڕێککەوتن لە نێوان هەردوو لایەن ساز بوو بۆ ئەوەی شەڕ و ئاڵۆزیەکان ڕابگرن و ئەمڕۆکە بەیانی بیستمان کە وەفدێک لە قامیشلی بەفڕۆکەی ئەمریکی بەڕێکەوتووە چوونەتە دیمەشق و لە کاتژمێرەکانی دواتر دەرکەوت لە ناو وەفدەکەدا مەزلوم عەبدی ئیلهام ئەحمەد و لەگەڵ ئەحمەد شەڕە و وەزیری دەرەوەی شەیبانیدا کۆ دەبنەوە و ئێستاکە وا پێدەچێت لە ناو کۆبوونەوەداون بەڵام وەکو باز دەکرێت لە ناو کۆبوونەوەکەدا بە تەنیا دوو لایەنەکە نین بەڵکو براد کۆپەر و تا سەرفەرمانداری سنت کۆم بەشداری دەکا و یانیش نێوبژیوانی دەکا ئەمە لە کاتێکی دیکە هەر ئەمڕۆ هەر چەند سەعاتێک بەر لە ئێستا بینیمان دەوڵەت باخچەلی ئیتر لە ژووری مەهاپەدا لە پەرلەمانی تورکیا لێدوانێکیدا و سەر لە نوێ باسی لە ڕۆڵ و گرنگی ئاشتی و برایەتی نێوان کورد و تورک کردەوە لە هەمان کاتدا ئیتر بۆ ئەوەی پرۆژەکانی بگەن بە ئەنجام داوای کرد کە سەر لە نوێ عەبدوڵڵا ئۆزەلان لێدوانێک بدا بۆ چەککردنی هێزەکانی سووریای دیموکراتی یەپەگە و قەسەدە و قەسەدەشی خستە ناودان نەوەک بە تەنیا یەپەگە باخچەلی لە کاتێکدا ئەو قسانەی هەر کە ئێستا وەفدێکە لە دیمەشقا و بەنێوبژیوانی سنت کۆم لەگەڵ دیمەشق گفتوگۆ دەکەن من لە بەرنامەکانی پێشودا باسم کرد کە ئەو شەڕی و یانیش ئەو قوونە شەڕی کە لە ناوچەکانی حەلەب ڕوودەدەن شەڕێکی زۆر گەورە نیە شەڕێکی بچووکە و ئامانجلەی ناچارکردنی هێزەکانی سووریای دیموکراتیکە بۆ ئەوەی بچن لە دیمەشق لەگەڵ جۆلانی دابنیشن و ئەو ڕێککەوتنەی ئەوان دەیانەوێ کە لە دەی مانگی ئازاردا ئەنجامدرا ئیتر جێبەجێ بکەن ئەو ڕێککەوتنە هەر کەسێک بە پێی خۆی شڕۆڤەی دەکا و بەڕاستیش ڕێککەوتنەکە ئامادەیە کراوێ لە بۆ شڕۆڤەکردنی جیاواز و
ئیتر سووریا و تورکیا پێیان وایە کە دەبێ هێزەکانی سووریای دیموکراتیک چەک بکرێن ویانی چەکەکانیان دابنین خۆیان هەڵوەشێننەوە بە شێوەیەکی فەردی بچنە ناو سوپا لەوێدا جێگا بگرن بەڵام هێزەکانی سووریای دیموکراتیک پێیان وایە دەبێ ئەوان پێیان باشترە وەکو بلۆکێک بستنە ناو سوپای سووریا وەکو هێزەکانی پێشمەرگە لە کوردستانی عراقدا یعنی ئەوە چەقی مەسەلەکەی ئەگەر ئەو مەسەلەی چارەسەر بێ مەسەلەکانی دیکە ڕەنگ بێ ڕێککەوتنیان لەسەر بکرێت لە هەمان کاتدا تەماشا دەکەین دەستورێکی بنچینەیە نیە ئەوەی نووسراوە لەلایەن شەرعەوە نووسراوە هەڵبژاردنێک نییە هەڵبژاردنەکە دوێنێ ئەنجامدرا یعنی ئەوانەی دەنجێن دەدا شەرع بوون ئەوەی چاودێری هەڵبژاردننی دەکرد شەرع بوو شتێکی وابوو یعنی هەم بە خۆیان سەرپەرشتی و ڕێکخەری دەنگدانەکان هەم بە خۆشیان دەنجیان بە خۆیاندا جگە لەوەی کە ئەلشەرع بۆی هەیە هەفتە ئەندام پەرلەمان بەدەست پێشخەری خۆی بەبێ هەڵبژاردن تەعین بکە ئەمەشیان شتێکی سەیرە لە دنیای ئەمڕۆماندا کۆمەڵێک کێشەی بەو شێوەیە هەن بەڵام وەکوتم تورکیا لەو ناوەدا عنسوڕێکی جددیە وە کاریگەری هەیە لەسەر ئەحمەد شەرع ئەتوانێت تاوەکو ئێستاش گوشار دابنێ لەسەر ئەحمەد شەرع و بە تەنیا لەو ڕێگایەوە یعنی بە ئاوێتەکردنی هێزەکانی سووریای دیموکراتیک لەگەڵ سووریا و لە هەمان کاتدا سووریایەکی مرکزی ئەوتۆریتە پێی وایە دەتوانێت خۆی لە بەرامبەر شاڵاوەکانی ئیسرائیل لە سووریادا بپارێزی ئەگەرنا سووریا دەبێتە تورکیا دەبێتە دراوسە ئیسرائیل و ئەمەش لەلایەن دەوڵەت باخچەری و لەلایەن دەوڵەتی تورکیادا بە شتێکی مەترسیدار سیر دەکرێت کورتی مەسەلەکە ئەوەیە هەر لە بەوەندەی باخچەری ئەمڕۆکە سەر لە نوێ ئەما گوشارێکە بێگومان لەسەر ئۆجەلان سەر لە نوێ داوای کرد ئۆجەلان لێدوانێک بدا و داوا لە هێزەکانی سووریای دیموکراتیک بکە کە خۆیان ئاوێتەی ناوسوپای سووریا بکەن هێزەکانی سووریای دیموکراتیک من دوێنێ لە بەرنمەیەکدا ئەوانەی ئەو بەرنمەیان نبینی و بەرنمەیەکی چل دەقیقە بەڵام زۆر تایبەتە تکای کاتی خۆتان تەرخان بکەن من دوێنێ لەوێدا بە دوور و درێژی وەڵامی نامەکەی ئۆجەلانی پێشوم خوێندەوە کە لە 22 مانگی هەشدا خۆسەری دیموکراتیک بەشی پەیوەندیەکانی دەرەوە وەڵامی نامەکەی ئۆجەلانی داوەتەوە گەیشتوو بەدەستی ئۆجەلان لەوێدا باس لەوە دەکەن ئێمە بە تەنیا ناتوانین ئەو بڕیارانە بدەین لە مەسلەی ئیدارەی لە مەسلەی چەکدا ئێمە ناتوانین بە تەنیا بڕیار بدەین ئێمە ناچارین حیساب لەگەڵ ئەو هێزانە بکەین کە لە ڕاوێژداین لە هاوکاریدان لەگەڵیاندا مەبەستیان چیە مەبەستیان ئەمریکا و دەوروبەریات حتا مەبەستیان ڕەنگ بێ وڵاتەکانی دیکەی ئەقلیمی و هێزە ئەقلیمیەکانی دیکەش بن چونکە سنتکۆم شتێکی دەوێ ڕەنگ بێ ئیدارەی دۆناڵد ترامپ سیاسەتەکەیان دەربارەی تورکیا و سووریا سیاسەتێکی ڕۆژانە بێ سیاسەتێک بە تەنیا پەیوەندی بە ئاسایشی ئیسرائیلەوە پەیوەندی بە دەوڵەمەندکردنی جیرفانی دۆناڵد ترامپ و ئەکی بە بیزنسمانەکەی هەبێ پەیوەندی بۆەوە هەبێ کە دۆناڵد ترامپ کەینێ مەدالیای ئاشتی نۆبڵ وەردەگرێ بەڵام ڕەنگ بێ سنتکۆم و دەوڵەتی قوڵی ئەمریکا پرۆژەیەکیان هەبێ وەکو پرۆژەکەی عراق واتە هێزێک هەبێ کە بتوانێ ئەحمەد شەرع کۆنتڕۆڵ بکە ئیتر بەڵام لەو بارەشەوە بۆ چوونی جیاواز هەنە دەمەوێ لەو بارەیەوە شتێک بێنمە سەر شاشە کە ڕەنگ بێ هاوکاریمان بکە تەماشاکەن ئەمە راپۆرتی دەستگایەکی ئەمریکیە ئەو دەستگا ئەمریکیە پێی دەگوترێ بە کوردی پێی دەوترێ پەیمانگای هێڵە نوێیەکان بۆ استراتیژی و سیاست The New Line Institute for Strategy and Policy لەوێدا باس لەوە دەکا مەسەلەن من تەنیا بەشێکیانتان بۆ دەخوێنمەوە کە لەو مانگەدا ئەو پرۆژەیە ئەو تینگتانکە راپۆرتی خۆی دەربارەی سووریا پێشکەش کردووە دەربارەی کوردەکان و سیاسەتی ئەمریکا چی دەڵێ پێویستە ئەمریکا هانی نوێنەرانی کەمینەکانی زیادە بدا لە بەرامبەر حکوومەتی ئەلشەرع ئەمەش
باواتای دڵنیابوونەوە لەوەی کەمینەکان نەک تەنیا لە وەزارەتە مەدەنیەکان بەڵکو لە پەرلەمان و دەسەڵاتی دادوەری و هێزە ئەمنیەکان نوێنەرایەتیان هەبێ بۆ بنیاتنانی متمانەی یەکتر بە دامەزراوە حکومیەکان. پێویستە ئەمریکا هانی چاکسازی دامەزراوەیی بدات کە ئەو مەترسیە کەم بکاتەوە لە بەڵێنەکانی ئەڵشەڕە کە داویەتی بە کەمە نەتەوەکان و ئەو باڵێنانە وەک شتێکی ڕەمزی نەمێنەوە. پێویستە لە ڕێگای چاودێرانی نێودەوڵەتی و هاوبەشەکانی کۆمەلگای مەدەنی لە ناوخۆیەوە ئەمریکا چاودێری پێشکەوتنەکان بکە. ئەمریکا لە بڕی ئەوەی گروپە کەمینەکان بەهێز بکات بۆ بەرگریکردن لە خۆیان، پێویستە پشتگیری لە دامەزراوەکانی حکوومەتی سووریا بکات بەو مەرجەی کە تێیدا چاکسازی بەرچاو ڕوو بدەن. واشنگتن پێویستە فشار بخاتە سەر دامەزراندنی کەمینەکان و بەرزکردنەوەی پلە لە هێزە چەکدارەکان و پۆلیس و دەستگا هەواڵگیریەکان. ئەمەش دڵنیایی دەدا کە کەمینەکان لەناو دامەزراوە نیشتیمانیەکاندا پارێز راو بن. بەشداریکردنی ئەمریکا دەبێت لەسەر کەمایەتیەکان یعنی دەبێت ئەمریکا بەشداریەک بکە لە هەرێمەکانی وەکو لازقیە، عەلەویەکان، سوێدە، دروزەکان، حەسەکە و ئەفرین کوردەکان و لە هەمان کاتدا ناوچە زۆرینە مەسیحیەکان وەک وادی نەسارە. بەڵام پێویستە ئیتر بە شێوەیەکی شەفافانە هاوکاری لەگەڵ حکوومەتی سووریا بکرێ بۆ ئەوەی گرژی و ئاڵۆزیەکان لە نێوان حکوومەتی ناوەندی و کەمینەکاندا کەمتر بکرێتەوە و دەبێ لە بەرامبەر دڵنیابوون بە پێکهێنانی ئەو مەرجانە حکوومەت ئەمریکا ئیتر گوشارەکانی لەسەر دەوڵەتی سووریادا کەم بکاتەوە. ئەمە راپۆرتەکەیە کە لەوێدا نووسراوە بە تەنیا ئەو بەشەم خوێندنەوە بۆ خوێندنەوە کە پەیوەندی بە سیاسەتی ئەمریکاوە هەیە. یعنی لێرەدا ئیتر دەبینین لەو بارەشەوە بۆچوونی جیاواز هەیە لەناو ئەمریکادا. بۆچوونێکی نزیک ئیسرائیلیەکان هەیە کە دەبێ پشتگیریەکی سەربازی و یانیش ئەو پشتگیریە سەربازیە بە تەنیا بەردەوام بێ لە بۆ هێزەکانی سووریای دیموکراتی و دروزەکان. بۆچوونێکی دیکەی ئەمریکا و تینک تانکەکان هەیە کە کەمینەکان نەوەک دەبێت لە بواری سەربازیدا بە جیاواز بەهێز بکرێن لە بەرامبەر حکوومەتی سووریادا، بەڵکو دەبێ ئەنتیگراسیۆنێک لە ناو حکوومەتی سووریادا هەبێەوە لە بواری یاساییدا چاکسازی لە بۆ کەمینەکاندا ئەنجام بدرێ. ئیتر ئەو بۆچوونانە هەمویان ئێستاکە تەماشا دەکەین تاو توێ دەکرێن و بزانین لە ئایندەدا چی ڕۆەدا. بەڵام شەڕەکەی ئەو دووگەڕەکە کوردیا ئێستاکە تا ڕادەیەکی زۆر ئەتوانین بڵین ڕاوەستاوە. ڕاستە هێزەکانی هەیەتی تەحریر شام لەوێن و هەندێک کەسیش لەو گەڕەکە باریان کرد و ڕۆیشتن، بەڵام ڕاوەستاوە و بزانین ئەنجامی گفتوگۆکانی دیمەشق بەرەو چێمان دەبن لە لێدوانەکاندا ڕەنگ بێ بتوانین لە ناوەڕاستی ڕستەکاندا هەندێک شت ببینین و بخوێنینەوە وەیانیش دەبێت چاوەڕێ بکەین هەتاوەکو هەندێک زانیاری دزە دەکەنە ناو مێدیاکاندا. لە هەمووشی گرنگتر دەبێت چاوەڕوانی کردار بکەین. بەڵام بەگشتی حکوومەتی ئیتر ئەمە دەبینین گوشارێک هەیە ئیتر کە هەردوو لایەن ئیتیفاق بکەن و لە هەمان کاتدا گوشارێکی دەوڵەتی تورکیا هەیە بۆ سەر ئەو جەلال کە بانگەوازیەکی دیکە ئاراستە هێزەکانی سووریای دیموکراتیک بکە بۆ ئەوەی لەگەڵ حکوومەتی شام ئیتیفاقێک بکەن. بێگومان ئۆجەلان لاری لەوەدانیە لەو ئیتیفاقە، بەڵام ئەو ئیتیفاقە چۆن دەبێ و ئەو ئیتیفاقە لە بواری یاساییەوە بە تایبەتی لە بواری سەربازیەوە چۆن دەبێ وەکو بلوک
بەجیا بەشداری دەکەن و یانیش بە تەواوەتی دەتوێنەوە لەناو سوپای ئەحمەد الشەرعدا کە من ئەمەیان بە زەحمەت دەبینم، بەڵام ئەوەی لێرەدا بڕیاری کۆتایی ئەدا بێگومان ئەمڕۆکە ئەمریکایە. بابزانین ئەمریکا لەو بارەیەوە چ بڕیارێکەدا ئەمەیان زۆر زۆر گرنگە تکایە لە بیر مەکەن ئەوانەی کە نەبوونەتە ئابۆنەمەند و سوبسکرایب تکایە سوبسکرایب بکەن. زۆر زۆر سوپاستانەکەم. چما ڕۆژئاوا دەوڵەت ڕاناگەینێ حایمەت گۆتیە چما ڕۆژئاوا دەوڵەت ڕاناگەینێ کاکۆ ڕۆژئاوا چ دەوڵەت ڕابگەین یعنی هون دەوڵەت ڕاگەیاندنێ چوا فام دکەن یعنی دەوڵەت ڕاگەیاندن ما قەلاندنە هێکانە چوا دەبێ ینی دەوڵەت ڕاگەیاندن تو نەکاری بڕیارێکی بەسەرێ خۆ بدەیت لە دنیای ئیرۆدا وە قاسی هێز دەناوە هەفتوودانە وە قاسی حیساب هەنە وە قاسی ئەوە هەنە ینی هەر تشت بە ئاڤاییەکی هەستی نابێ. دەوڵەت ڕاگەیاندن کارێکی وسە هاسان نینە، کارێکی وسە بەسیط نینە و ئەڤ ئیدی بەڕاستیژی لە گۆڕی کۆنژەکتوران ئەس دەبێژم ئیرۆکە ئەڤ خەیالەکە یعنی لێ بنەڕە دروزی ئیسرائیل لە بنوانە یعنی وە قاسی وان دەپارێزی وە قاسی پەرە و سیلاح دەدێوان ڕاستە و ڕاست لە سەروان شەڕ دەکە دروزی چما دەوڵەتی خۆ ڕاناگەینن ینی چما چۆ کورد ڕابگەین ژالێکی ئیرانە ژالێکی عێراقە ژالێکی تورکیایە ژالێکی سووریایە ئەمریکاژی vەیەکێ ناخوازە یعنی من دۆ بەرنمەیەک سازدا تو دکاری کاکێ حایمەت تو دکاری ئەو بەرنمەیە دۆ گۆدار بکەی لە کەرەماخۆ کە ئەv مەسەلە دەوارێ کۆنژکتور دەوارەی سیاسەتە ناودەوڵەتیدا چواتایەوان هەیە ji بەهارە عەرەبی حتا نەها سیاسەتە ناودەوڵەتی خواستیە چ بکە دخوازە چ بکە یعنی ڕاستە لە هەنێک جیان دەوڵەتێن نەتەوەی یە سیکولار یا دیکتاتۆریەن کو سەدی سەد لە بەرژەوەندیە ئەمریکادا نەبوونوانە ڕووخاندن لە شووناواندا چ چێکردن لە شووناواندا نە دەوڵەتێکی نو چێکردن نە ئیمپراتۆر چێکردن لێ هەنێک پێک هاتە ئانین کرن دناغە دەوڵەتێدا کرن چەتە یعنی تەنێ یەک و کاری بوو خۆ کۆم بکە هەنێکی مسڕ بوو ئێدنێ نەهانە هێژی نەکارێنە خۆ کۆم بکەن تونس هێژی مەترسی هەیە لیبیا چەند گروپەکی چەتانە 5 گروپن چەتانە لە عراقی گروپن چەتانە مرۆڤ نەکاری بێژەوانە دەوڵەتە مرۆڤ نەکاری بێژەوانە نەتەوەیینە مرۆڤ نەکاری بێژەوانە دیموکراتن نا ڕاستیە ئەم ببێژین چەتێن کورد هەنە لە عراقێ چەتێن شیعە هەنە چەتێن سنی هەنە وانە هەمی چەتەنە تەنێ مرۆڤ دەکارێ حقیقەتی بێژێ ئەو تەنێ بەرژەوەندیاوان تاڵانێ ئابوووریە نە تشتێکی دنەیە لە جێندنێژی بەوێڕەنگیە لە سووریاژی نەها گروپەکی چەتانە ئارمانژێ ئەوە ئەو چەتە بکارەبن دەوڵەتە نەتەوەی لاواز بکەن دەوڵەتێکی نەتەوەیی زەعیف هەبە لێ دەوڵەتی نو لە شووناوان چێنەبن ئەو بەوێڕەنگی ئەو دەوڵەتی زەعیف بێگومان لە بەرژەوەندیە ئیسرائیل دکارن تعویزێن مەزن بدەن ئارمانج حتا نەها یعنی کەتیە خزمەتێ ڕەوشێکی وسە لێ کریزە کو لە بەهارە عەرەبی چێ بوو حتا نەهاژی هێژی جێخۆ نەگرتیە کە دە ئەنجامەویدا چ دەبە ئەم نزانن لێ تشتێک و ئەم دەبینن پشتی ڕووخاندنە ئیمپراتۆریەت و خەلافەتێ دەوڵەتە نەتەویژی لە ڕۆژهەڵاتە ناڤین تو دکاری بێژێ بوویە تشتێکی قلێش یعنی بوویە تشتێکی بێمەعنا بەڕاستی دەوڵەتی نەتەوی لە ڕۆژهەڵاتە ناوین لەسەر بنگەهەکی سەقەت ئاوا بوو و نەهاژی ئەس باوەڕ ناکەم دەوڵەتێکی نەتەوی جارێکدن لەسەر بنگەهەکی نو ئاوا ببە لێرە شووناوی چی چێ دەبێ ئەم نزانن کۆنژکتور وێ دەمێ زێدەتر بکارەبن بەرسیفە vەیەکێ بدەن کە ئەنگین پاشا چما ترک سەر 30 میلیۆن کورد وڵاتی خۆ ئاواکردن ترک وڵاتی خۆ ئاواکردن دەوێ دەمێدا
ناسیۆنالیزما تورکی ئاوا ببوو، ناسیۆنالیزما تورکی هەبوو، لێ ناسیۆنالیزما کوردی نەبوو، ناسیۆنالیزمێکی کوردی حتا نەهاژی نینە. یعنی ئەوێن کو ئیدdia دەکەن کو نوێنەرایەتیە نەتەوێ کوردی دکردن وێ دەمێ زەیدەتری خوا شێخێن نەقشبەندی بوون. شێخێن نەقشبەندی مەسەلەن تو لە سەید لە کڕیار و گوتارێن سەید عەبدولقادر نەهری بنەرە کو لە پەرلەمانە تورکیایژی بوو نەوسا تو لێ دنەری بەردەوام لە هەمبەری کامڕان بەدرخان کو کامڕان بەدرخان تەنێ لە دەرڤە ئەو نوێنەرایەتیە ناسیۆنالیزمە کوردی دکرد. ئەز نابێژم ڕاپەڕینا بەدرخانیان، ڕاپەڕینا بەدرخانیانژی نوێنەرایەتیە ناسیۆنالیزمە کوردی نەدەکردن و فکرێکی وان نەبوو. ئەو زێدەتر دژایەتیە ئێزیدیان و دژایەتیە سوریانیەن کوردستانê dikirin û nekarê bûn bi hêzên navdewletî re li hev bikin, bingehekî ava bikin ji bo nasyonalîzma Kurdî. Lê terîqeta neqşbendiyan jî ji bo ku terîqet bimîne, şêx bimîne, nedixwastin Kurdistan bibe dewlet, Kurdistan cuda bibe. Nasyonalîzmekî Kurdî çê nebû. Ev tenê gava ku li hemberî saltenet an jî li hemberî Cumhuriyeta Komara nû ya Tirkiyeyê gava ku li hev nedikirin êdî radeperîn. Ev heqîqetek e. Yani rast e Şêx Seîd Reza ji bo ku Kurd bûn hatine şehîdkirin û zulmekî mezin li wan hatiye kirin. Lê em gerek hestî jî nebin, em rastgo bin. Sedema serheldana wan sedemekî netewî nebûye. Yani Kurd di dema Lozanê de dewlet nexwastine. Kurd awtonomiyek li bin awtorîte xelafetê xwastin. Çima awtonomî xwastin? Çima dewlet nexwastin? Ji bo ku dewlet terîqet û şêxatiye ji holê radike û em niha lê binerin. Mesela kesên ku dewlet dixwazin, Kurdên ku netewîne nasyonalîstin, piranî bi avayekî ji avayiyan di gutarê xwe de, di fikrê xwe de dikewin xizmetê pedekê. Ew pirzgehek nîne yani pedeka hereketekî mezin e li Kurdistanê, hereketeke parçeyekî Kurdistanê li bin destê wî de ye, li parçendinê de mîna pekekê hêzê û alîgirêwî hene, hereketekî abûriya, hereketekî dîplomasî mezin e. Ez wî ew nakim, da narizînim. Lê ez behsa heqîqetê dikim. Neteweperistên neha ê ku dewlet dixwazin, dibêjin îlla dewlet gerek tiştekî din nebe, mesela piranî xizmetê fikrê pedekê dikin, an jî li cem wan dikarin xwe bibînin. Lê pedeke çi ye? Pedeke jî berdewamiya ew hereketa şêxên neqşbendiyan e ku piştî Ubeydullahê Nehrî, piştî şikista Ubeydullahê Nehrî, Ebdulselam Barzanî li ser vê bingehê ava bûye û piştî wê jî wek min got Seîd Abdulkadir Nehrî berdewam kiriye, piştre dîsa Mela Mistefa berdewam kiriye, Komara Kurdistanê li Mihabatê berdewam kiriye û piştre hereketa Eylûl berdewam kiriye, heta îro pedeke û Mesûd Barzanî nûnerayetiya vê xetê dikin. Ew jî tu lê dinirî bi rastî jî ku projeyekî wan hebe ji bo dewletê nîne, ji bo ku dewlet li xizmetê wan de nîne. Yek. Du şert û mercî nîne, yani dewlet li dunyayê de çima çêdibe çînek, çînekî burjwazî li Ewropayê feodal axa gava ku bûn burjwazî û zanîn li feodalîzmê de, li zeviyê de, li ziraetê de tenê nekarin bihêz bibin, gerek bibin pîşesazî, zeviyê xwe firotin, an jî zeviyê xwe kirin fabrîka û bi wê rengî jî êdî hinek axayan îtîfaq kirin yan jî şer kirin, axayek têda serket û wê demê werçerxan bûne dewletekî netewî ava kirin. Lê li Kurdistanê de tiştekî wisa nîne. Li Kurdistanê de tu lê dinirî kanî fabrîkeyek, kanî kî dixwaze fabrîka? Ew dixwazin petrolê xwe bi qaçax, bi herzan bifroşin Tirkiyeyê û ew pere bixin cêbê xwe. Ji xênî wê tiştekî dinê heye yani? Nîne. Yani projeyek nîne. Loma jî Tirk di wê sed sal beriya niha de projeyekî wan hebû, yani mirov nikare nawaqî bîn be. Bi wê rengî êdî karîbûn dewletê xwe çê bikin. Kurd projeyekî wan nebû, li gorî min niha jî projeyekî wan nîne.
يعني نهاجی ناسیۆنالیزمێکی کوردی نینە ڕاستە شخص ناسیۆنالیستە شخصی هەیە لەسەر فێسبوک لەسەر تویتر لەسەر یوتوب دەوڵەتە کوردی دەخوازە لە ماڵاخوا لێ پرۆژەیەک هەیە گروپەک هەیە کیژان پارتیên ئیرانê êku li binve behsa dewletê dikin ancî endamê wan behsa dewletê kîjan partî heger ku îran bixwaze îro bi wan re lihev bike otonomî bidê wan kîjan nehazir e hemî hazir însanekî nasyonalîst gerek bi dewletê re nerûne gerek mûçenestîne pedeke rîferandûm kir newsa û niha şiara pedekê çi ye pere bişîne ji Bexdayê yani însanekî netewî nasyonalîst gava ku dewletê bixwaze çawa û gava ku Bexdayê mîna dagîrkir ez mîna dagîrkir nabînim Bexdayê ji bo ku Bexda dagîrkir nîne Bexda me ava kiriye Kurdan ava kiriye piştî 2003 û destûra bingehîniya Bexdayê piranî Kurdan nivîsandiye û Kurdan dengê xwe pêdaye û divê destûrê de îtirafekî mezin bi Kurdan û mafê Kurdan hatiye kirin hinek tiştpêk tên pêk nayên ew tiştekî din ye lê pedeke dibe hinek carna gava ku aciz dibe ji Bexda dagîrkir e hinek car gava ku aciz dibe ez referandumê çê bikim bila Kurd qerar bidin li ser dewletê xwe û pişt re jî dibêje Bexda bila pereyan ji min re bişîne kengî nasyonalîstek netewiyek dikare tiştekî wisa bike li kî derê dunyayê de nasyonalîstek perez ji dewletê xwastiye ku ew dewlet wek dagîrkir bîniye yani mirov gerekî hinekî waqicbîn be ew xeyalane ji serê xwe derxîye hereketekî Kurdî nîne ku dewleta Kurdî bixwaze Kurd û kurmancî tu nîne ne Barzanî ne Apoçî ne Talebançî ne Demokrat tiştekî wisa tune ye berastî û kesên ku li ser sosyal medyayê de qirqirê dikin ev tenê dikewe xizmeta popülîzmê tiştekî din nêne yanî nebûye proje nabe proje jî yanî ji însanekî nasyonalîzmê bixwaze dewletê çê bike nayê Hollanda nayê Berlînê wekî min nayê Brukselê gerek li Kurdistanê vê dewletê ava bike li Kurdistanê de bimîne walla ez tên Belcîkayê ez tîyoriya netewî çê dikim vê tîyoriya netewî 100 sal 200 sal beriyane hatiye çêkirin Kurdan jî Kurd jî heye 6 sal tîyoriya netewî çêkiriye tu çima ji nûve tîyoriyekî dinê çê dikî tîyoriya netewî û qasî zehmet e heger tu bixwazî ji bo wê kar bike tîyorî heye haydê kar bike here rêxistin bike here artêş çê bike here bank çê bike tiştekî wisa bike yanî باش سلااو ڕێز هەڤڵن هێژا ئەس دەخوازم بەدایی بینم ڤیددیۆین درێژ ئەس ژی پڕحەز ناکەم دەم باش سلااو ڕێز لە کەرەماخۆ ببن ئابوونا کەسێک کو نەبوون ئابوونا و لە کەرەماخوا هەوڵ بدەن هەواڵێن خۆ دۆستین خۆ ڕازی بکەن و ئەو ژی ببن ئابوونا کەناڵێ ما ژوانڕە بشین ڤیددیۆن ما ژوانڕە بشینن سلااو ڕێز کاتێکی خۆش دەم باش